بەداخەوە ئێمە لە چەند مانگی ڕابردووە شایەتی کۆمەڵێک هێرشی زۆر بەرفراوان بووین بۆ سەر چەند چالاکوانێکی ژنانێکێک لەوانە من و دواتریش هێرشەکە بەربڵاو بۆ زۆربەی چالاکوانانی گرتەوە. دروستکردنی مەترسی لە ناوچوون لە ناو کووردا و هاوارکردن لەوەی کە ئەمانە وەکو عەمیلی ڕۆژاوا هاتون فەندۆرەگرن و ئەیانەوەی کۆمەلگای کوردی بشێوێن و کۆتایی بە کۆمەلگای ئێمە بێنن ئەمە بەڕاستی ترسێکی ئەمە میکانیزمێکی زۆر هەرزانە چکە ئەوان لەسەر نستی ئینسانی کورد ئیشەکەن کە کورد بە سەدان ساڵ ڕوبەڕووی هەڕەشەی تواننەوە و لە ناوچوون بۆتەوە لەبەرەوە ئەو ترسە لە ناخیدا هەیە. ئەمڕۆ زۆر ڕۆژێکی گرنگ بوو لە ڕاستەیە کە 35 ڕێکخراوە و گروپ و دەستگای جیاواز پێکەوە خەڵاتێکیان دروست کردووە کە ساڵانە ئەبەخشێ بە کەسێکی چالاک بە ناوی خەڵاتی یەکسانی و من شانسێوم پێبەخشا کە یەکەم کەس بووم ئەم ساڵم خەڵاتەم وەرگرت. بۆ من جێگەی متمانەیەکی گەورەیە و پشتیوانەیەکی گەورەیە. هەنگاوێک کە ژنان بە یەکەوە بە یەک ڕیزی بینێن وەڵام دانەوەیە بۆ ئەو تونند و تیژانەی کە بەرامبەر ژنان ئەکرێت و پشتیوانیە کە بۆ ژنان بۆ ئەو ژنە چالاکوانانەی کە تۆمەتیان بۆ دروستەکرێت کە زەختیان لێ ئەکرێکە قسەی نەشیاویان ئەخرێت دوا لە پای ئەو هەموو کار و خەباتێک کە ئەکرێت لەبەرەوە پێویستە ئێمە چالاکوانانی ژنان بە بەردەوامی پشتی یەک بگرین. چالاکی ئەمڕۆ ئەوە بیرۆکەی چەند ڕێکخراوێک بوو کە ساڵانە ببێتە نەریتێک ئەم خەڵاتی یەکسانی پێشکەش بە کەسێکی چالاکەوان بکەین کە لە کۆمەلگا بە بەردەوام خزمەتی گەیاندووە بە کۆمەلگا. ئەمە نیشانەی ئەوەدا کە ژنان هەمیشە پێشەنگ ژنان هەمیشە لە بەردەوامیدان و هیچ کاتێک ناوەستن لە بربەستەکان ڕێگریان نابێت لەوەی کە کار بۆ پێشکەوتنی ژنان بکرێت.